بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە گرژەکانی خۆرەڵاتی ناوەڕاست ناڕوونی داهاتووی جەنگی ئێران و ئەمریکا هەروە گرژەکانی تورکیا و ئیسرائیلیش لە سووریا دەکەین سەرەوە دەکەین ئایا ئەوەی کە لە خۆرەڵاتی ناوەڕاستدا ڕوو دەدات ئەنجامەکەی چی دەبێت ئێستا لە سووریا پەیوەندەکانی گرژەکانی نێوان ئیسرائیل و تورکیا هەڵکشاوە و گرنگی سووریا بۆ هەرێک لە تورکیا و ئیسرائیل چۆنە هەروە قسە لەسەر ئەوەش دەکەین ئایا ڕێکەوتنی مەککە کە ڕێکەوتنێکی بەرگری هاوبەش بوو ئایا بۆ تاکو ئێستا جێبەجێ نەکراوە لەوەی کە ئیسرائیل پەلاماری ئەو ناوچانە دەدا کە تورکیا دەیەوێت لە سووریا لێ جێگیر بێ و بە هەمان شێوە حوسیەکان هێرش دەکەنە سەر دامەزراوە ئابووری وزەی سعودیە هەروە قسە لەسەر داهاتووی جەنگی ئێران و ئەمریکاش دەکەین چی بەسەردێ دوای ئەو 6 ڕۆژەی کە لێک تێگەیشتن هەبوو ئەم پرسانە لەگەڵ بەڕێز هەتوان عومەر لێکۆڵەر لە ئاسایشی نێودوڵەتی قسەی لەسەر دەکەین کاکەتوان بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر سپاس دەکەین ئەگەر سەرەتا وێنێکی گشتی خۆرەڵاتی ناوەڕاست وێنێکی گشتی شێکردنەوەی بۆ بکەین بۆ نمونە جەنگی ئێران و ئەمریکا کۆتایی نەهاتووە ئەو ماوەی کە دانرا بۆ 6 ڕۆژ کۆتایی پێات ئێستا لە سووریا گرژی هەیە لە بین تورکیا و ئیسرائیل حوسیەکان هەیە لەگەڵ سعودیە لە ناوخۆی عێراق کێش هەیە خوێندنەوەیەکت بەگشتی بۆ دۆخەی خۆرەڵاتی ناوەڕاست دوای دێنە سەر وردەکاری سووریا و گرژەکانی ئیسرائیل و تورکیا زۆر سپاس لەم ڕۆژانەیە وتارێکم نووسی لەسەر کۆمەڵی خاڵی هاوبەش کە لە هاوبەشی هەیە لە نێوان جەنگی ڤێتنام و جەنگی ئێران ڕەنگە لە دوای تێپەڕبوونی 6 مانگ لەم جەنگە یەکێک لەو باشترین ئەو کتێبانەی بتوانین لە دۆخی بڕیاردان و لە دۆخی جەنگی ئیداری ئەمریکا تێبگەین کتێبەکەی دەیڤد هالبرستایمە ڕۆژنامە نووسێکی ئەمریکی بوو لە ساڵی 1972 لە دوای تەواوبوونی جەنگی ڤێتنام ئەم کتێبەی نووسی بە ناونیشانی باشترینەکان و زیرەکترینەکان هەرچەنە کۆمەڵی خاڵی جیاوازی زۆر هەیە لە نێوان جەنگی ئێران و ئەمریکا لەگەڵ جەنگی ڤێتنام لەگەڵ ئەمریکا بەڵام کۆمەڵی خاڵی هاوبەشی گەورەش هەیە لە نێوانیانە ئەمریکا لە ڤێتنام شکستیێنەوە بڵێ لە ڕووی استراتیژیەوە شکستیێناوە و لە دوای دوو ئیدارە جەنگکردنی یەک لە دوای یەک هەردوو حکوومەتەکەی جۆن کەنەدی و لیندۆن جۆنسۆن نەگەشت بە هیچێک لە ئامانجەکانی ئەوە بوو پاشەکشەی کردو بە شێوازێکی زۆر خراپیش پاشەکشەکەوێ کاردانەوەی هەبوو لەسەر دۆستەکانی و لەسەر سمعە و هەیبەتی ئەمریکا یەکچوونەکانیان ئەوەیە کە ئەم دوو جەنگە هەردووچیان بە کۆمەڵێک استراتیژی لێڵەوە دەستیان پێکرد جەنگەکە بە درێژایی ماوەی خۆی چەند جارێک استراتیژەکانی خۆی گۆڕی لە نێوەڕاستی جەنگەکەدا جەنگەکە لە پشتی کۆنگرێسەوە دەستی پێکرد لە پشت دەرگا داخراوەکانەوە دەستی پێکرد ئەمریکا بڕوای زۆری بەوە هەبوو کە باڵایی لە تەکنەلۆژیای سەربازی باڵایی لە توانای جەنگی و فڕۆکەی جەنگی و کشتی فڕۆکە هەڵگر و ئەمانە هۆکاری ئەوەی دەداتێ کە بتوانێت بە شێوازێکی زۆر سانە لە ڤێتناما سەرکەوتوو بێ و کۆمەڵی فاکتەری زۆر بۆیە ئەگەر بێت و وردی بکەینەوانێ کۆمەڵێکی زۆر خاڵی لێکچوو هەیە لە نێوان ئەم دوو جەنگەدا بۆ نمونە دەیڤد هالبرستایم لە ناو کتێبەکەی خۆیدا کە باسی دەکات طبعا ناونیشانی کتێبەکەی زیاتر وەکو ڕخنەیەک وایە چونکە لە لێو ئەم دوو کابینەیەدا کابینەکەی کەنەدی و کابینەکەی جۆنسۆنیش دوو کارێکتەر بە نمونە دێنێتەوانێ باندی و ماکنامارە ئەم دوانە یەکێ بوون لە دوو خوێنەوارترین کارێکتەرەکانی ئیدارەکانی ئەمریکا زۆر بەتوانا بوون بۆ منە باندی مامۆستا بوو لە زانکۆی هاروارد کۆمەڵی خەڵاتی نێودوڵەتی گەورەی بەدەستێنا بوو خاوەنی هۆش و زەکاوتێکی زۆر گەورە بوو ئەو ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا بوو ماکنامارە بە هەمان شێوە بوو بەڕێوبەری شەریکەی فۆرد بوو لە ئەمریکا بۆ نمونەیان لەسەر دێنێتەوە لەسەر توانای عەقلی و زەکاوت و ئەو پێگە استراتیژی و دووربینی هەیەیان بوو بەڵام ئەو ڕخنەی ئەوە لە ئیدارەکەی ئەمریکا دەگرێت کە تەنها زیرەکی وەزیرەکی تیۆری مەرج نییە کە تۆ ئەم زیرەکیە کە لەسەر کاغز و پراوەکان یا مامۆستاکانی زانکۆیەک هەیەە کە ئەمانە بن بە سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی سەرۆکی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی لە ئەمریکا توانای ئەویان هەبێت کە لە مەیدانیشە ئەم زیرەکیەت تیۆریکە کە هەیەە بۆ مەیدان بگوێزرێتەوانێت بۆیە ڕخنە ئەوە دەگرێت کە ئەم زیرەکیە تیۆریانە نەیانتوانی بوو بە تەواوەتی واقعی جەنگی ڤێتنام و وردەکاریەکەی وە لە مەیدانە بتوانن ئەو زیرەکی کە هەیەە لە مەیدانی سەربازیشە بەدەستی بێنن بۆیە زیاتر ژەنراڵە بە ئەزمونونەکانی ئەمریکا ئەوانە پراوێز خران و ئەم کەسە تیۆریانە هێنرابوونە پێشەوە جاکە ئەمە ئێستا بەراورد ئەەکەی بۆ کەسانی کە لەگەڵ ئیدارەی ترامپە بۆ منە نمونونەکان
زۆر جیاوازن. ئێمە ئەگەر باسی باندی و ماکنامارا بکەین کە یەکێ بوون لە باشترین مامۆستاکانی زانکۆی هاروارد و ڕاوێژکاری ئەنجومەنی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا بوون لە هەردوو کابینەکەی کەنەدی و جۆنسۆندا. ئێستا نمونونەکان بە ئاستێکی زۆر خراپ دابەزیوە. بۆ من ئەگەر باسی پیت هێگزێت بکەین بە هیچ جۆرە قابلی بەراوردکردن نییە. وەزیری بەرگری پێشتریش لەسەر ئەم مێزە باسمان کردبوو. ڕەنگە دۆناڵد ترامپ پێی وابوو بێ کە ئەو کەسەی کە توانایەکی باشی هەیە بۆ قسەکردن بە هەمان شێوە ڕەنگە بتوانێت لە وەزارەتی بەرگریشدا بتوانێت ئەو ڕۆڵە کارایە بجێڕێ. ئەمە بەنسبەتی هێگزێتەوە یان بۆ نمونە بەنسبەتی مایکرۆبیۆوە هیچ جێچێک لەمانە ئەو پێگە و ئەو قوڵایی استراتیژیە و ئەقلانیەتی ئەوانیشان نییە. بۆیە ئەمانە لە دۆخی ئەمانە زیاتر زەق بۆتەوانێ. ئەمە دەرار لە فاکتەرێکی گەوراکە کە چەند مەترسیدارە دەوڵەتی قوڵ پێگە هەستیارەکان و جنگەکانی حکومڕانی بدرێتە دەست ئەو ئینسانانەی کە پێیان ئەوترێت سیلیکۆنی یان ئەوەی کە کەسانی کە لە ناو سوسیال میدیا و لە ناو تۆڕی کۆمەڵایەتی ئەمانەدا بەناو بانگبوون. بەڵام کابینەکەی دۆناڵد ترامپ چ بە وەکەوەی کە باسەکرێت لە ڕێگەی پرۆژەی ئایپەکی ئیسرائیلی ئەوەوە هۆکار بوو بێ بۆی کە کابینەیەکی لاواسەوەی کابینەکە زیاتر پێوتە کابینەی یەسێر کابینەی بەڵێ قوربان. بۆ ئەم کابینانە ئێمە بینیمان بۆ دەوڵەتێکی استراتیژی وەکو ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەگەر مەترسیەکی لەو جۆرەی دروست کرد بێ و ئەمریکای بە عقاری بڕیاری و فاکتەری هەڵەی استراتیژیدا بردبێ بۆ دەوڵەتانی وەکو ئێمەیان بۆ نمونەی ئێمە وەکو هەرێمی کوردستان مەترسیەکە چەند هێندەیە کە ئەگەر ڕێگە بدرێ بەم جۆرە کەسانە بێنە ناو ئیدارەوە و پۆستی پلە باڵایان هەبێ تەنها لەبەرەوەی باگراوندێکی میدیایی یان جۆرێک لە جۆرەکان فەیس و فیگەرەکان لەناو سوسیال میدیا و تۆڕی کۆمەڵاتیان ناسراوە. یەکێکە لە خاڵەکان کە باسەکە ئێمە دەلالت لە شکستەکانە کاکە ئێمە ڤێتنامی بوو لە شکستە گەورە استراتیژیەکان و ئەگەر دیقەت بێ دۆناڵد ترامپ بە درێژایی ئەم جەنگاڵێم جەنگە فەرقی هەیە لەگەڵ ڤێتنامە. ئەم جەنگی ڤێتنام نیە چونکە ئەترسیە فەزای بەراوردکردنی ڤێتنام و ئێران دووبارە بکرێتەوەوانێ. بۆیە من حەزم کردو لێرە خاڵە هاوبەشەکان هەرچەنە خاڵی جیاوازی زۆری هەیە. بڵین خاڵ هاوبەشەکان لە چ ڕوانگەیەکەوە؟ خاڵ هاوبەشەکان ئەمە یەکەم لە ڕووی ئیدارەوە دووهەمینیان لە ڕووی بڕیاردانەوانێ. بڕیاری ئەم دوو جەنگە هەردووچیان بە شێوازێک لە پشت درگاداخراوەکانەوە درا بەشێکی زۆری دەنگە ناڕازیەکان نەبیستران. بڕیارەکان ئەوانەی کە دژایەتی جەنگیان کردبوویان هۆشداری ئەویان دابوو کە ئەم جەنگە مەترسیدارە گوێیان لێ نەگیرا پەراوێز خران. هەروەکو بینیمان کاتی ئەم جەنگەش بڕیار لە دوای دەستپێکردنی جەنگەوانەی بەشێکی زۆر لە کارێکتەرەکانی ناو کابینەکەی دۆناڵد ترامپ دەستیان لە کارکێشایەوە وەکو بە پرسی دەستگای دژەتیۆر بەشێکی ئەو ژێنڕاڵانەشی کە دەستبەرداری پۆستەکەیان بێتە ڤێتنام ئەم جەنگە ئەوەی لە دەخوێنرێتەوە یاخود چۆنە زۆر جارێ باز لەوە بکرێت. بەڵام ئێمە باز دەچێکین کۆمەڵی خاڵی هاوبەش هەیە لە نێوان جەنگی ڤێتنام و جەنگی ئێران. یەکەم خاڵ ئەوەیە کە کۆمەڵێک کەس وەکو نموزجێکی عقلانێتێکی گەورە ئەهێنرێنە بەرچاو کە ئەمانە توانای ئەوان هەیە تێ بگەن. دومینیان بە درێژایی جەنگەکە چەند جارێک استراتیژی جەنگی گۆڕاوە. لە جەنگی ڤێتنامیشا بە هەمان جۆر بووە. جەنگی ڤێتنام بۆ استراتیژە دەستی پێکرد کە ئەو باڵایە ئاسمانیی کە ئەمریکا هەیەی لە ڕێگای پێشکەوتنی تەکنەلۆژیا لە ڕێگای پێشکەوتنی کەشتی فڕۆکە هەڵگر و فڕۆکەی سەربازیەوانێ مافی ئەوەیان توانای ئەوە و باڵادەستی ئەوە ئاداتە ئەمریکیەکان کە بتوانن بە زۆر بەسانایی ئەم جەنگە تەواو بکەن. وەکو ئێستا هەموو ڕۆژنامە شیکاریەکانی ناو ئەمریکا خۆی باسی دەکەن پلانی ئەم جەنگە بە جۆرێ بووە کە لە 72 ساعات تێپەڕ نەکات و بەڵێ بە ئەنجامەکانی خۆی بگا خەڵک لە تاران بێنە سەر شەقامەکان. بۆ یارخنا ئەگیرێ لە دەیڤد بارنیا و لە کۆمەڵێک کارێکتەری کە ئەمانەت ترامپیان بە هەڵەیە بردووایان توانیوانە تونێلسازیە بکەن بۆ پرۆسی دروستکردنی بڕیاری جەنگی. بۆیە بە درێژایی جەنگەکە لەم جەنگە شابینیمان چەند جارێک استراتیژی جەنگی گۆڕاوە. لە سەرەتایە پێیان وا بۆ بە کەمپینێکی هەوایی بە کەمپینێکی هێرشی سەربازی ئاسمانی جەنگەکە کۆتایی پێدێت و دەرەنجامەکانی بەدەست دێ. لە دوای چ ڕۆژ وەستانێکی کاتی دەست پێ دەکات. لە دوای ئەوە ئەچنە قۆناغێکی نیزا ئەوانێ لە دوای ئەوە استراتیژێکی کە دەست پێەکە استراتیژی ئەوەی کە بتوانانی لە ڕێگەی دانوستانەوانێت ئەنجامەکانت بەدەستبێنی کە لە مەیدانە بەدەست نیە ناوە. دوای ئەوە هێرشەکرێتە سەر کەناراوەکانی باشوور بۆ ماوەی 13 ڕۆژ و دووبارە وەستانێکی گە دەستی پێکرانی چەند جارێک استراتیژی ئەم جەنگە گۆڕانی بەسەر هاتۆ بە هەمان شێوەی جەنگی ڤێتنام کە چەند جارێک استراتیژە جەنگیەکە گۆڕانی بەسەرداهات. پشتبەستن بە توانای تەکنەلۆژیا بۆ جەنگتەنە توانای سەربازی تەکنەلۆژی کەشتی پێشکەوتوی جەنگی فڕۆکە ئەوانە بەز نییە. ئەم جەنگە دەری خستۆ کەوانە ینی ناکرێت تۆ بە تەنها بتوانانی پشت بەمانە بەستی. بۆیە خۆی هەر لە خاڵی دەستپێکردنی جەنگەوانێ
ئەوەی کە بیر لە هێنانی سەرباز بیر لە هێنانی پیادە نەکرابوانەیە یەک لە فاکتەرەکانی ئەو بەرەو پێشچوونە تەکنۆلۆژیە بوو کە ژیری دەستکرد لە ئەمریکایە بەدەستی هێنابوو. ئەمریکەکان و مێزی دروستکردنی بڕیارەوەی ئیداری جەنگ لەناو پنتاگۆنایەکێک لەو قەنەعەتانی بۆی دروست بوو راپۆرتێکی شیکاری گەورەی هەواڵگریش ینی لە ئاستی ئەوەی وەکو پێشکەشکاری بۆ پنتاگۆن بڵاو کراوەوە باز لە ڕخناکە لەوەی کە ئەمریکەکان قەنەعەتێکیان لا دروست بوو کە ژیری دەستکرد توانای شوێنگرەوەی ئینسانی هەیە لە کاتێکە لە هیچ قۆناغێکە ناکرێت ژیری دەستکرد شوێنی ئینسان بگرێتەوە. بۆیە هەر لە سەرەتای دەستپێکردنی جەنگەوانەی بە هیچ جۆرە بیر لە سەربازی پیادە نەکرابوو چکاکە بیر لە سەربازی پیادە بکرایەتەوانێ وەکو جەنگی ساڵی 2023 عراقیان ئەفغانستان پێویستی بە چوونە کۆنگرە بووە. دۆناڵد ترامپ پێش دڵنیا بوو لەوەی کە کۆنگرە ڕەزامەندی ناداتێ بۆ ئەم پێیان وا بۆ باڵادەستی کە لە ژیری دەستکرددا بەدەستیانێنەوە بەکارهێنانی ژیری دەستکرد لە تەکنۆلۆژیای سەربازی مەیدانیدا ئەو توانایی پێداون کە بتوانن تا ڕادەیە کە ببنێتە هۆی شوێنگرەوەی مرۆڤ لەسەر زەوی و بۆیە ئێمە دەعلی تا ڕادێنە حەقیشانە بۆ بەم ئاراستەیە ڕۆشن بۆ ناگە باس یەکێک لە سیستەمەکان کە این سیستمی لاڤێندەرە سیستمی لاڤێندەر کە بەکارهێنرێ لە درۆنەکانی ئەمریکایە بە تایبەتی لە مۆدلی ڕیپایری مۆدلی درۆنی ڕیپایریان هیرۆن و هێرمسی ئیسرائیلیا بەکاردێن ئەوەیە بۆ خۆی سینناریۆکانی هێرشکردن دەاتێ ڕاستەوخۆ ڕەتی هەیە بە قەمەر سەناعی و بە سەرچاوە مرۆیەکان و بۆ زانیاریە مەیدانیانەشەوە کە لە ڕێگەی سەرچاوە مرۆیەکانەوە وەری دەگرن خۆی ئەنەلایز و شیکاری بۆ هەموو زانیاریانەکە و ڕاستەوخۆ کۆمەڵە سینناریۆ داەتێ بۆ لەدان بۆیە لە قۆناغی دەستپێکردن ئێمە بینیمان لە هەموو بنکەکانی پۆلیس لە ئێران نادراوە ئەمە دەری خست کە تا ڕادەیەکی زۆر ژیری دەستکرد ناتوانێت شوێنی ئینسان بگرێتەوە چونکە کۆمەڵی هەڵی زەقیشی کردبوو بۆ منە لە تارانە لە پارکی پۆلیسی بوو لە بەرەی ناوەکەی پۆلیس بوو سیستەمەکە نەیتوانی جێ بکاتەوە ئەمە پارکە ئەو لە هەموو پۆلیسێکی دابوو وەکو ئەوەی کە ئەمە بنکەی پۆلیسە لە پارکی پۆلیسیا بوو لە چواریانێک هەیە لە ئیسفاهان چواریانی پۆلیس لەوێشیدا بوو بۆیە کۆمەڵی غەڵەتی کردێکێک لە کارەکان ئەو پشتبەستنە ڕەهایە بوو بە تەکنۆلۆژیا کە توانای ئەوەی هەیە مافی سەرکەوتنت بداتێ کە لە ڤێتنامە دووبارە بۆتوانێت لە ئێرانیشا بە هەمان سەر جوگرافیا چ جوگرافیای ڤێتنام بێ کە دارستان بۆ چ جوگرافیای ئێران بێ کە بڵین شاخی تێدایە کەناراوی تێدایە جۆرا و جۆرە جوگرافیاش ڕۆڵی هەیە لە سەرکەوتن و شکستی جەنگیوانێ ئەلێ ڕەنگە فیشەکی یەکەم سەرباز یان دەوڵەت ئیرادەی سیاسی بڕیاری تەقاندنی بدا بەس جوگرافیا بڕیار لە بردنەوەی جەنگەکەدا ئەمە وتەیەکی زۆر بەناوبانگە لە زانستی سەربازیە ئەخوێنرێ لە بەشێکی زۆری زانکۆکان و لە سەردێڕی بەشێک لە کتێبە سەربازیەکانیشە جوگرافیا یەکلایکەرەوەی کۆتایی و دەرئەنجامی جەنگە جوگرافیا کۆتایی بە دەسەڵاتی ناپلیۆن هێنا جوگرافیایەکی سەخت کەش و هەوایەکی سەخت لە رووسایە کە ئەوان شاری مۆسکۆیان بەجێهێشت و سپای ناپلیۆن چۆناو قوڵایی رووسیاوە ئەوە بوو زستانی سەختیان بەسەراهات و بەشێکی زۆری سپاکەی لەشکرەکەی شکستی هێنا و بەشێکی زۆری دەوڵەتان بە هۆکاری جوگرافیا شکستیان هێنا و جوگرافیای ئەم چوارچێوە سیاسی کە ئێستا پێوترێ چوارچێوە سیاسی کە پێوترێ ئێران جوگرافیایەکی لە ڕووی جوگرافیای سیاسی و جوگرافیایەکی سەختە هەم بۆ وزە و هەم بۆ سەرباز هەموو ڕوویەکەوانێ بەڵێ بۆ نمونە لە خوارەوە تۆ 2000 نزیک بە 2000 کیلۆمەتر سنوور و کەناراوی ئاوی دەیە ئەم 2000 کیلۆمەتر سنوور و کەناراوە ئاویە کۆنتڕۆڵکردنی لانی کەم پێویستی بە 200,000 سەرباز هەیە بوونی ئەم هەموو دوورگەیە بۆ کەناراویەکان لەگەڵ دوورگەکان بوونی ئەم هەموو دوورگە جیاوازە کە ژمارەیان نزیک لە 15 دوورگە ئەبێتەوانێ ئەمە هەر یەکێک لەم دوورگانە بەدەیان جۆری چەک و ئەسلحە و تەکنەلۆژیا و موشک و ئەوەی کە پێوترێت تونێلی موشەکی و درۆنی ئێرانی تایە ئەمە بیرمانە چ حەسەنی عەباسی ئەم ناوەیەکێکە لە مامۆساکانی استراتیژیستی سەربازیە لە تاران ئەڵێ ئێمە لە دوای تاواکردنی پرۆژەی میترۆی تاران هەموو ئەو تەکنەلۆژیاوەی کە بەدەستمان هێنا بوو لە دروستکردنی میترۆ لە تاران و هەموو ئەو خیبرە و توانا و ئەزمونە ئەندازیاری کە بەدەستمان هێنا بوو نەقلی ئەم ئەندازیاریەمان کرد بۆ دوورگەکان بۆ کەناراوە ئاویەکان بۆیە ئەو لەو جوگرافیا سەختەکە پێی ئەو تێ کەناراوەکان وە بوونی ئەو هەموو دوورگەیە کۆی ئەو دەستکەوت و توانە ئەندازیاری و بەرەو پێشچوونە تەکنەلۆژیای بردۆتە ئەوێ لەوێ بە هەمان جۆر بۆیە بە درێژایی ئەو کەناراوانە حەشارگە و تونێلی موشەکی و هەڵدانی درۆن و کەشتی و ئەوەیە کە بناونراوە بەلەمە تیژڕەوەکانە بۆیە ئەمە بۆ خۆی یەکێکە لەو دەستکەوتانەی کە جوگرافیا داتێەوە ئەمە بڵێ وەکو شاخیش ئەو سیلسیلە شاخە کە دێتە خوارەوە بەناوی زنجیرەچیای زاگرۆس بە هەمان جۆرە بۆیە بینیمان لێدانەکان بە دوو ئاراستەیە کە هاتوون لێدانی قۆناغی ڕۆژە زۆربەی لە ئەو زنجیرەچیای زاگرۆس دراوە گەڕی دووەمی جەنگەکە لە کەناراوەکانی باشوور دراوە دیارە بەشێکی زۆری تەکنەلۆژیا بەشێکی زۆری
کۆگای موشکی بەشێکی زۆری ژێرزەمینەکان لەو دوو بۆقعەیە لەو دوو شوێنە لە جغرافیای ئێرانە دروست کراوە. ئەمە توانایەکت ئاەتەیەکە بە زۆر جایکاتەوە لە عراق. ئەمە ڕۆژی یەکەمی جەنگەش باسمان کرد جغرافیای عراق جغرافیایەکی دەشت جغرافیایەکی بیابانی دەوڵەتێکی زۆر بچووکتر لە ئێران و خودی عراق بۆ خۆی چەند هزار سەربازی بۆ بەکارهێنرا مەسەن ڕێژەکە چەندە نزیک بە 600 تا 700 هزار سەرباز و عراقی کە یەک لە سەرسەی خاکەکەشی کۆنتترۆل کرابوو لەلایەن کوردەکانەوە دوجار کوردەکانیش بوون بە بەشێک لە گرتنەوەی ئەو خاکەی کەی باکوور بۆ منە کوردەکان بەشدار بوون لە گرتنی مووسڵ لە گرتنی کەرکووک لە گرتنی ئەو ناوچانەی کە لە ژێرناوی مادەی سەڵچر و ناوچەی جێناکۆکەکانە پێناسە کراوەوە کاتەوە 700 سەربازی هاتوون بۆ گرتنی عراق هاتوون بۆ بە تەقریبی لە سایە 6 گرتنی عراق چونکە لە سایە چلی خاچی عراقیا ڕاستەوخۆ پێش جەنگەکە بەدەست کردەوە بووە بە بێ جیاوازی لە نێوان یەکێتی و پارتیدا ئەو بەشەشی کەمایەوانەی لە چوارچەوەی ئەو پرۆسە تەنسیقەوەی کە دروست کرابوو لەگەڵ هێزەکانی هاوپەیمانە ڕاستەوخۆ کوردەکان کۆنتترۆلیان کرد لەبەرەوە جغرافیاش عاملێکی گەورەیە بۆیە بە هیچ شێوێ ناکرێت بەراوردی ئەم دوو هێرشە بکرێ بەڵام ئەوەیە بێسە باسمان کرد خاڵە باسی خاڵە لێکچوەکان بوو لە نێوان جەنگی ڤێتنام و جەنگی ئێران کە کۆمەڵی خاڵ هەیە وەکو یەک ئەمریکا بە درێژایی جەنگکە چەند جارێک استراتیژی جەنگی گۆڕیوە بەڕاستەوە خۆ تەنها پشتی بەستووە بە توانە و تەکنۆلۆژیای سەربازی و باڵادەستی کە لە مەیدانە هەیبووە لە مەیدانی تەکنۆلۆژیا هەیبووە دووەم پرس بە ڕاوێژکار و پرس گوێ لە دەنگە ناڕازیەکان لە ئەمریکایانە گیراوە پرس بە کۆنگرێز نەکراوە ئەوە یەکێکە لە فاکتەرە گەورەکان ئەو بووە پێیان وا بووە ئەو هەستە خۆ بە گەورەزانی ئەمریکا یەکێک لەو خاڵانەی کە دەیڤد هالبرستاین باسیەکە ئەڵێ یەکێک لەو فاکتەرانەی کە ئەمریکەکانی لە ڤێتنامە لەو زەلکاوی ڤێتنامە جیرۆدە کردین بۆ دوو کابی بۆ دوو دەوڵەتی یەک لە دوای یەک ئێمە لە جەنگی ڤێتنامە ماینەوانێ هەستی خۆ بە گەورەزانی ئەمریکەکان بوو ئەو هەستەی کە ئەمریکەکان پێیان وا بوو قەت نابێ بدۆڕێن و لە هیچ قۆناغێکی شاشکز ناهێنن خودی ئەم شعورە ئەمریکەکانی بۆ ماوەی دوو کابینە لە ڤێتنامدا هێشتەوانێ ئەم شعورە ئێستاش بوونی هەیە و لە پشت ئەم کابینەیە شۆبوونی هەیە بۆیە تۆ ئەگەر دیقەتێکی کابینەکەی دۆناڵد ترامپ بی دیقەتی کابینەی بەشێکی زۆری وەزیرەکانی بی بە هیچ جۆرێک ناتوانن و توانایی ئەوەشیانە تا ڕادەیەکی زۆر دان بەوەیە بنێن کە ڕوبەڕووی هەڵەیەکی استراتیژیان ڕوبەڕووی غەڵەتێ بوونەتەوە تەنها ئەو کەسانە ڕخنە دەگەرن کە لە دەروی کابینەکەی دۆناڵد ترامپن یان بە جۆرێک لە جۆرەکان دوور کەوتونەتەوانێت لە بزوتنەوەی ئەوەی کە پێی فێرست ئەمریکان باش دینی سەر سووریا بەڵام سا و 6 ڕۆژی کە دانرابوو بۆ ماوەی ئاگربەست لە 7 تا 7 کۆتایی پێهاتوە ئێستا دەڵێن وتوێژ نییە باسی زیادکردنی گەماڕۆیی ئابووری دەکرێت چی ڕوودەدا ئێستا بڵێن دوای ئەم قۆناغا لە بەردەم چی داین لە نێوان ئێران و ئەمریکا بەنسبەتەوەی کە بۆ ناس استراتیژی ڕوونی دۆناڵد ترامپ چیم باسمان کرد لە چەند جارێک گۆڕیوەتی بەڵام ئەوەی کە تا ئێستا ڕوون بەتەوانێم چەند هەفتەیە ئەگەر بێت و بەوردی چاودێری کۆی گشتی کابینەکەی دۆناڵد ترامپ کەیەوە بەشێکی و راپۆرتە شیکارانی کە ناوخۆی ئەمریکاوە دێنە دەروانێ تقریبا شتێک ڕوون بۆتەوانێت دۆناڵد ترامپ گەڕاوەتەوە بۆ هەمان استراتیژی دیموکراتەکان استراتیژی ئەو پەڕی فشاری ئابووری لە کاتێکوازی لە فشاری سەربازی نەنا ینی ئەوە بووە بە ئەولەویەت یعنی ئەوە تا ڕاستەوخۆ ئەمڕۆ وەزیری گەنجینەی حکومەتەکەی کابینەکەی دۆناڵد ترامپ بڵێ ئێمە گوشارێکی ئابووری خەینە سەر ئێران کە لە مێژووا وێنەی نەبوو بێ دۆناڵد ترامپ بڵێ گەماروی دەریایی هەڵناگرین گەماروی دەریایی لێکەوتەی زۆری دەبێ باشە ئەم فشارە ئابووریە ئەمە استراتیژی کابینەی دیموکراتەکان بووە استراتیژی بایدن بووە استراتیژی ئۆباما بووە زیاتر ئەو کۆماریەکانن کە هەمیشە ویستویانە ململانەکانیان لە ڕێگەی جەنگەوە یەک لای بکەنەوە ئەماگەینێتەوە هەمان ئەو خاڵی کە باسمان کرد لە هۆکارەکانی جەنگی ڤێتنام کە وتومان چەند جارێک بە درێژایی جەنگەکە استراتیژی دەوڵەت گۆڕاوە ئەمەیەکی کێ لەو نقطانەی کە استراتیژی دەوڵەتی ئەمریکا گۆڕاوە لە جەنگ و لە دەستپێکردنی کەمپینێکی ئاسمانی لە بۆمباران لە ڕێگەی فڕۆکە و درۆنەوانێ گەشتۆتە سەر گوشارێکی ئابووری کە مەشکێن لە کاتێکە ئەمە دیموکراتەکان پێشتر زۆر بە سەرکەوتوانە بە درێژایی چەند ساڵێک بە تەواتی ئێرانیان ماندوو کردبوو گوشاری ئابووری تاواخرا بۆ سەرکردی نەوت کردی سوتەمەنی کردی وزار خۆپیشاندان یەک لە دوایەکە کرا خۆپیشاندانانی چەند ساڵانی ڕابردوو باشە تۆ کە هاتووی خۆ ئێرانەکان ئامادە بوون لەبەر ئەو گوشارە ئابووریە سیاسیە گۆشەگیریە بێنە پێشەوە هاتیشنە پێشەوانێ ڕاوێژکاری MI6 و وەزیری دەرەوەی عومان لە وەزیری دەرەوەی عومان بە ئاشکرا ڕۆژی پێش جەنگەکە ڕایگەیان وتی هەموو ئەوەی کە ئیدارەی
دۆناڵد ترامپ داوای کردووە ئێرانەکان ئامادەن لە ڕێی دانوستانەوە بیدەن بە ئەمریکا. دیارە پلانی ئەمریکا پلانێکی ئەوەی کە ئێمە لە بیدایەت تۆ باسمان کرد گرفتەکانی ئەمریکا تەنها ئەوە نییە ئەتۆمی و موشەکی و ئەمانە تەنها ڕووپۆشێک بووە بۆ ئامانجە استراتیژە دوورمۆدانەی کە ئەمریکەکان هەیان بووە بۆ داگیرکاری ئێران و چەند جارێکیش لە ناوەڕاستی جەنگەیە بەڕاستەوخۆ خۆیان وتیان ئێمە ڕابطەیەکی عاتیفیمان لەگەڵ نەوتا هەیە پەیوەندیکی سۆزداریمان لەگەڵ نەوتا هەیە لینزی گرام نەی شاردەوانێک کە ئێمە هەموو ئەو ناوچانەی باشووری ڕۆژئاوای ئێران کە نەوتیان زۆرە ئەیگرین بۆ خۆمان و دۆناڵد ترامپ پیشنەی شاردۆتەوە کە پێویستین بە نەوتی ئێرانە خۆشیوتی بۆیە لە وێزگەکانی بەرهەمێنان و پیشەسازی پترۆکیمیایی ئێرانی نادەم چونکە من نەوتی ئێرانم دەوێت کەواتە لە بەردەمپلانەکە ئەو نەبوو ئێستا بابەتەکە بۆ جۆرێ دۆناڵد ترامپ لە دوای جەنگ ئەو قەناعەتە دروست بووە پێیان وایە ئەوەی کە پێوترێ کۆبوونەوە لە دەوری پەرچەم ینی ئەمە مستەلاحێکە لە کاتێ دەوڵەتێک هێرشی دەکرێتە سەرەگەر هێرشەکە بە جۆرەی لە جۆرەکان هێرشێک بێ بە مەبەستی ڕووخان لە ناوبردن ئەوانە وڵات لە دەوری ئاڵات کۆ ئەبێتەوە ئەم دۆخە لە ئەمریکا شاڕوویدا سامبلێن هانگتۆن لە کتێبەکەی خۆیان باسیەکە لە دوای ڕووداوەکانی ساڵی 2001 هێرش بۆ سەر دوو تاوەری بازرگانی کە بەشێکی زۆری ئەمریکەکان دووبارە ئاڵای ئەمریکایان هەڵدایەوە پشتیوانی کابینەکەی خۆیان نەکرد مەسەلەن پاڵپشتی ئیدارەی ئەمریکایان دەکرد بۆ هێرش بۆ سەر ئەفغانستان و ئەوە جۆرێک لەم کۆبوونەوە لە دەوری ئاڵایە ڕوویداوە وازحیش دیارە لە بیدایەتی جەنگەکەەوە بەڵێ ئەو کۆبوونەوەی لە شەقامەکانەکرێ لە پاڵپشتیکردنی ئەو حکومەتە ئەکرێ ئەو ناڕزایەتەکان دەرەبڕێ و تەنانەت بۆ ناشتنی تەرمی ڕێبەری باڵاشیان ئێم بەڕاستی بینیمان ئەزین چۆنە دەژێر ئاستی سۆزداریە شیکاریکردن زۆر مەترسیدا تۆ وڵاتی خۆش بەڕاستیی هەڵایابی ئەو شیکاریانەی کە ناخۆی ئەمریکاوەکرێت کە وڵاتەکەی ڕاستەخۆرە نێو جەنگدایە ئەگەر بێتون ئەو خودی ئەو شیکاریانە بێ لە ساحی سیاسی کوردستانە باسی بکە ڕەنگە بەدایان تۆمەتت ئاراستە بکرێتەوە لە کاتێک ئەو دەوڵە ئەو وڵاتە بە شازێکی ڕاستەخۆ لە جەنگایە وی پێویستمە لەگەڵ خۆمانە لەگەڵ جەماوەری خۆمانە لەگەڵ حکومەت و کابینە و دەوڵەتی خۆمانە زۆر ڕازگۆیانە بین ئەبێت چۆن بین بەرچاوڕوون بین بۆ ئەمانە حقیقەتن یەکەم کۆبوونەوە لە دەوری ئاڵایانی ئەو سەرمایە ڕەمزی ئیجتیماعی کە سیستەمەکە بۆی دروست بووە هۆکارەکەشی تەنها ئەوە نیە هۆکارەکەی ئەوەیە ئەمان بە ناوی ئازادکردنەوە هاتن بە ناوی گەڕانەوە بە دیموکراسیەوە هاتن بە ناوی ئەو دروشمانەوە هاتوون کە لە ڕابردووە بۆ هەموو وڵاتان و نەتۆکانی کە کردویانە بەڵام کۆتایی و لێکەوتەی ئەم دروشمانە بوو بەچی بوو بەوەی کە هەڕەشەی بەکارێنانی چەکی ئەتۆمی و گەڕانەوە بۆ چاخی بەردین ئێرانەکان لەم ڕاستیە تێگەشتن ئەمریکا نهاتۆ بۆ ئازادکردنیان ئەمریکا هاتووە بۆ ئەوەی کە نەوتەکەیان بەرێ و نەشیان شاردەوە کە پێویستیان بنەوتە و خودی ئەو راپۆرتانە کە بڵاو ئەوێتەوانێ باز لە خراپی دۆخی ئابووری ئەمریکاکە باز زۆربوونی ڕێژەی قەرزی نیشتیمانی ئەمریکاکە باز لەوەکە کە ئەمریکا پێویستی بە داگیرکردنی ئەمڕۆ بازرگانی استراتیژیانەیە لە پەنە ماوە کە دەستی پێکردنی زیادی کرد بەڵێ حەزکی دوایەکی نەسەرمە ببرەوە ئەمە تێگەشون و خودی ئەم تێگەشتنە کە تۆ وڵاتێک گاتووە بۆ لە ناوبردنی تۆ بۆ پارچە پارچەکردنی تۆ مەسەلەن بۆ بردنی نەوت و سامانەکەت و بۆ ئەمانە خەڵکێک لە دەوری ئاڵاکۆ بێتەوە ئەم گوشارە ئابوووریانە یەکەم سوودی بۆ چییە ئەگەر بەڕیزبەن باستیکن ڕەنگە ئەکرێ بەس لەسەر ئەمە چەند بەرنامەیەک بە جیاواز بکرێت چونکە ئەم استراتیژە پێشتر چەند ساڵێکیشی لەسەر کراوە یەکەم بتوانێت ئەو سەرمایە جەماوەریە دابەزێنێت بۆ ئاستێکی زۆر لەبەرەوەی بەڵێ گران بوو مەسەلەن گران بوو دەست نەکەوتنی نرخی سوتەمەنی دروستبوونی مەسەلەن ئەو هەموو ڕێزگرتن بۆ بنزین بۆ دەستکەوتنی سوتەمەنی بۆ ئەمانە دەست نەکەوتنی هەنێک کاڵای پێویزیان دەست نەکەوتنی دەرمان ئەمانە ئەوەم گوشارە ئابوووریانە خراپکردنی دۆخی ئابووری لەوەی هەیە بۆ خراپتر بڕات و ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێ ئەم سەرمایە ئیجتیماعیە کە دروست بۆ ئەم سەرمایە کۆمەڵاتیە کە دروست بۆ دابڕمێ و سەر بکێشێ بۆ چی سەر بکێشێ بۆ خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕین ئەمە یەکێکە لەوانە کە ئەلم لە ڕێم استراتیژۆیانێ بەدەستی بێنن دووەم چالاکردنی باڵە سیاسی جیاوازەکان و ئێستا ئەبینی باڵە سیاسی جیاوازەکان لە ئێرانە رەخنە لە یەکتریە گرن یەکتری تۆمەتبارەکەن مەسەلەن ئوسوڵگەراکان ئەوەی کە ناونراون تونڕەوەکان ئیسلاح تەلەبەکان ڕیفۆرم خوازەکان بەوە تۆمەتبارەکەن کە ئێوە نەرمیتان نواندووە لە دانوستان و لە ڕابردووەوە کابینی حەسەن ڕۆحانی 8 ساڵ ئێرانی مەشغوڵ کرد بە گفتوگە و دانوستان لەگەڵ ئەمریکاییش دەستکەوتێکی نەبوو هیچ لێکەوتەیەکی نەبوو ڕیفۆرم خوازەکانیش بە هەمان شێوە ئوسوڵگەراکان بە هەمان تۆمەت ئاراستاکەن ئێوە ئێرانتان کردێتە قوربانی بەرە سیاسیە جیاوازەکان مەسەلەی فەڵەستین و لوبنان ومانە و قوربانیتان بە ئێرانداوە و گوتارە توندەی هەتان بۆ بەرامبەر ئەوروپا و بەرامبەر ڕۆژئاوا و بەرامبەر ئیسرائیل ئێمەی تووشیانی ئەم چالاکردنی ئەم باڵە سیاسیە جیاوازان و ئەمریکا خۆشی لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی دەستێوەردان لە ڕێگەی کۆمەڵشتیکۆ مەشغوڵی ئەمێ بۆی ئەو راپۆرتە دژبەیەکانە کە ڕۆژانە بڵاوە بێتوانێ و خودی ئەو شتانە کە بڵاو ئەبێتوانێت بۆ هەمان استراتیژە ینی ئەمریکا هەر لە بدایەتوانێ وەک باسمان کرد هەمیشە باسی چی ئەکرد هەمیشە ئەویست درز بخاتە نێو سەرکردایەتی سیاسی ئەو ژوورەی کە پێوتێ ژووری بەڕێوەبردننی
ئەم قۆناغا جا چێ وەکو سوپا بێت چ وەکو پیاوی سەربازی بێت چ وەکو سیاسەتمەدار بێت چ وەکو پێگە جەماوەرێکە بێ ئەم دروستێ خستنە بۆ نەهێشتن و دروستکردنی ترس و لە ڕاوچەیە لە ناو یەکتریدا بۆ ناڕوونیە بۆ ئەوەیە کە نەکرێ باڵێکی سیاسی لەسەر حسابی باڵێکی کە لەگەڵ ئەمریکا دانوستان بکە یان جۆرێک لە کەناڵی دانوستانی نهێنی و شاراوە هەبێ بۆیە هەموو ئەمانە متمانیان بە یەکتری نەمێنێ خودی خۆی ئەم سیستەمە سیاسیە کە ئێستا هەیە سیستمیکی مۆزاییکیە سیستمی مۆزاییکی واتە هەر یەکێک لە بەرە سیاسیەکان یان ئەوەی کە پێی ئەوتێ لە چوارچەوەی ئەم پارێزگایانە کاریەکان هێزی سەربازی تایبەت بە خۆیانەیە و حڕێتیانەیە لە دروستکردنی بڕیار لە وەڵامدانەوەشە لە هەنی حاڵتامانە کۆنتاکتیان نامێنێ و بڵاوکردنەوەی ئەم هەواڵانە بێمتمانەیە دروستەکان لە نێوان سەرکردە سیاسی و سەربازی و ئاسایشی و ئەمنیەکانە و ئالێرە ئێمە کەوتینە غەڵەتەوە کا حەکیم یان چەند مەسەڵەن غەڵەتەکەی مەوکو کورد ماوەسە بەڵێ ڕەنگە ئێمە وەکو میدیا لەم استراتیژی ئەمریکا تێنەگەشت بێتین کە ئەمریکا ئەمە دوجار وەکو سیاسەتێک بەکاردێنێ نەک وەکو نیەتێکی پاک بۆ دانوستانکردن ئەگەر ئەمریکا مەبەستی دانوستانکردنە لەگەڵ ئێرانە چەند گەڕ دانوستانی لەگەڵا کردو کۆمەڵە دەوڵەتی زۆر نێوەنجیرە ئەمریکا چەند گەڕی لە عومان کردووە عومان پێگەیەکی دیبلۆماسی گەورەی هەیە ئەمریکا چەند مەسەن گەرە دانوستانی لە ئیسلاماباد کردووە ئیسلاماباد دەوڵەتێکی گەورەی لەهێزە لە ناوچەکە تورکیا بە هەمان شێوە خواستیەوەی هەیە بێتە نێوەنجیر سوئیسرا پێشتر لە چەند خولی یەک لە دوایەکە میوانداری دانوستانیەمانی کردووە و خودی خۆی بڵاوکردنەوەی ئەم هەواڵانە جامە بۆچی بۆ کورتەنێکی ئەم قازانز دەبینی کورد بێتە ناو بژیوان و لە نێوان ئەمریکا و من باسیەوە ناکەم من بەست بۆ نییە کاک نەشیر پیاوێکی دیبلۆماتکارە لە ڕابردووشە ینی پێگە و سەنگێکی دیبلۆماتی گەورەی هەیە بەڵام من ئەڵێم چی تێنەگەشتن لە استراتیژی دۆناڵد ترامپ کە ئەو بۆچی ئێوێ ئەم بانگەشتە سیاسی و میدیایانە بکە بۆ ئەوەی تاران بخاتە زیاتر بخاتە ژێر گوشارەوە چکە تۆ بۆ خۆ دۆکو سیستەمەکە باسمان کرد بێنە بەرچاوت ئەم هەواڵە لە ناوخۆی تارانە چۆن خوێندنەوەی بۆ کرد ئێمە وەکو گر خوێندنەوەیکی دەستخۆشیکەرانەمانەیە ئەمە جیاوازە تۆکو کور خوێندنەوەیکی دەستخۆشیکەرانە دێ ڕەنگە ئەمریکا وەکو ئەمریکا وەکو ئیدارەکەی دۆناڵد ترامپ خوێندنەوەی ئەوەی بۆ هەبێ پێی خۆشەکە ئێمە ئەمڕۆڵە بجێڕین بەڵام ئایا ناوخۆی ئێران چۆن لەم دەستپێشخەریە تێئەگا تۆ دەوڵەت لەم قۆناغەیە ئەم باڵە سیاسیانە بەم جۆرە پلانە استراتیژیەکە بەو جۆرەیە کە تۆ ئەوێت هێزە سیاسەکان لە یەکتری دوور خاتەوە متمانەی سیاسی ژووری فەرماندەی و کۆنتڕۆلکردن متمانیان بە یەکتری نەمێنێ هەمیشە گومان لەوە بکەن کە ئەکرێ باڵێک لەسەر باڵێکی کە کارکتەرێک لەسەر کارکتەرێکی کە و دانوستان بکە و لە کاتی دانوستانە بکرێ ئەوانەی کە پراوێز بخە ئەمە متمانەی سیاسی نایەڵێ هەمان ئەو استراتیژی کە دۆناڵد ترامپ دەستی پێکردو بۆ پاییزی ئەوێ کە متمانەی سیاسی لە ناو یەکتری متمانەی سیاسی نەیەڵێ متمانەی جەماوەر بە دەستگا نەیەڵێ و لە ناو خۆیدا دەستگا لە ناو یەکتری هەڵبتەچێنێ و بێمتمانەیەکی گەورە لە ناو سیستەمەکە دروستکە ئەمە چی دروستەکە ئەمە تارانە خاتە مووقفێکیوانێ کە پێویستی بەچی پێویستی بۆ بێ وەڵامی ئەوە باتەوە کە ئەم وڵاتە ئامادە نییە کەناڵێکی نهێنی تایبەت سربەخۆ دانوستان بکە و ئێمە ئێمە شاندی دانوستان کارمانەیە بەسەن پێگە فەرمیەکانمان دانوستانەکەن بۆیە ڕاستە و خۆ لە دوای ئەوە عەباسی عراقچی ئەفمکە محەممەد باقری قالیباف دێ بۆ عراق وەڵامدانەوەی ئەو دەنگۆیانێ و ئایا ئێمە چۆن توانیمانە ئەمە زۆر گرینگە ئەمە بێ ڕێزیکردن نیە ینی ئەو پەڕی دەستخۆشیکردنە ئەگەر کورد بیاوێ لەم جێژاوەشتی دەست بکەوێ زۆر مەشروعە بەڵام گرفتەکە لەوەیە دۆناڵد ترامپ ڕاستەوخۆ دێت داوای خاچی گریلاند دەکا کە خاچی یەکێکە لە هاوپەیمانەکانی خۆی لە ناتۆ سەرۆکۆماری دەوڵەتێکی وەکو ڤێنزوێلا ئەفرێنێ ئەو ئەڵێ شارستانەتێکە گەڕێنمەوە بۆ سەردەمی بەردین ئەم هەموو کەمپینە هەواییە ئەم هەموو لێدانان ئاسمانیانە و ئێمە دوێنەی سووریامان بیر نەچێت کە کوردیان بەچە ئاقارێکا برد ئەکرێ یعنی تۆ لە دەستگای محاسەباتی خۆتا لە دەستگای میدیایی خۆتا کەم هەڵای ئەلامیە دروستەکەی بەشی ئەوەی تا بێلی توانێ ئەکرێت تۆ بەکار بهێنری ناکرێ ئەمە ینی بۆ ئەبێ ئێمە ئەمریکا هەر شتێکی ویست پێمان وابێ کە ڕاستە پێمان وابێ کە ئەمە تاو مطلقی ڕەهایە ئێوانە ینی ئەمریکا داوای خاچی گریلاند دەکا سەرگۆزیای نەرویج بەینی و نەرویجی و تۆ توێتی من زۆر تووڕەم لێەوە لەبەرەوەی خەڵاتی نۆبڵتان نەیاومەتێ بۆیە داوای گریلاند دەکەم وتێتی باشە لە من تووڕێی داوای گریلاند دەکەی خۆ گریلان خاکی دانیمارکە ئیتۆ لەگەڵ کارکتەرێکی بەم جۆرەیە تەرەفی ئەو جۆرە ئەوە ئێمە نەبین بە بەشێک لە کەمپینی ئەم ئیدارەیە ئەوە ئەینەکەی باش
بورابینەکە مەڵکرابوو وایفایەکە لەم نەک سوتفە شتێک دەنگێک بێ بینی سەر ئەوی سووریا چکات ئەوزەم دەخولەکی کشمانماوە ئەوەی کە لە سووریا ڕوویدا ئایا بەرەنجامی و گۆڕانکارین ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تورکیا ئەو بڵین فڕۆکەخانەی ئەبۆ زوهری لە باکووری سووریا ناوچەیەکی نزیک سنووری تورکیا بەردومان کرد کە دەڵێن بەنیازن نۆژەنی بکەنەوە تورکیا ئیسراجێگیر بکە ئەم پێکدادانەت چیە یاخود بگرنگی سووریا بۆ تورکیا بۆ ئیسرائیل بەڵێ جا ئەمە خۆی بەشێکە لە ڕێکەوتنەکەی مەکە بۆ نمونە ڕێکەوتنی مەکە پێشتر باسمان کرد ئێستا بۆ نمونە ئەگەر بۆ لەو فەرەزنا ڕێکەوتنی مەکە ڕێکەوتنێکی زۆر جددی بێ ئەبێ بۆ نمونە پاکستان هەڵوێستی زۆر تونی هەبێ بێ سعودیا هەڵوێستی تونی هەبێ وانە باشە بزە ڕەنگە بڵێن خۆ لە خاکی تورکیا باشە لە خاکی تورکیا تەنانەت لەسەر ئاستی بەیاننامەش بەیاننامەکان ئەوە نین بەیاننامەکەی تورکیا خۆشی ئەوە نییە ینی ئەوەیە بۆ ئەوانەی چەند نایەنەوێ لەگەڵ ئیسرائیلە بە جۆرێک لە جۆرەکان تووشی ململانێ و ئەو توانیان لە سەربازیەوە ئێمە وتومانە خۆ ئەم ڕێکەوتنە ناکرێوەکو ڕێکەوتنێکی یەکگرتویانە و ڕێکەوتنێکە لە ناو ناتۆیا هەیە خوێنەوەی بۆ بکرێ ڕێکەوتنێکی زۆر لەوە ئەو شکست خواردوتە شکستی خۆ لە خۆناغەکەمەوە حوسەکانی ئەم ڕێکەوتنە لە چەند مستەوایەکە ڕوبڕی گرفت بۆ تۆ باش بۆ منە حوسەکان لە دوای ڕێکەوتنەکە ڕاستەخۆ لە جازان و لە ئارامکۆیان داوە باش ینی باشە خۆقین ئەمە گەر خاکی تورکیانە بێ خۆ جازان و ئارامکۆ خاکی تورکیا خاکی سعودی ئێنە پاکستان ئامادەیە بێتە ئەم جەنگەوە نا تورکیاش ئامادە وانە یا بۆ نمونە ئێستا ئەفغانستان و پاکستان لە جەنگان ئایا تورکیا ئامادەیە بێت لە پاڵ پاکستانە شەڕی ئەفغانستان بکە یا بۆ نمونە ئەگەر بەیانی ئەمە گریمان ئەمە لە خاکی سووریایە بوو مثلا ئیسرائیل هێرشێکی ئاسمانی بکاتە سەر تورکیا ئایا پاکستان و سعودی ئەتوانن ئەسڵ توانای ئەویان هەیە فەرقی هەیە لەبەرەوە ئەم ڕێکەوتناوی لە ڕۆژی یەکەم کە هاتین لەسەری قسەمان کرد بنکەی سەربازی وڵاتێکرا ناو وڵاتێکی تر بە ئامانجی بگیرێت پێشکای سەروەری وڵات هەیە ناخۆی ئەوەش نییە زین چۆنە خۆ ئێمە ئەو بابەتێکی وەزەم لێرە باسمان نەکردو هەموو ڕێکەوتنێک پێویستی بە مەجموعەی پرۆتۆکۆلی ڕوونکردنەوەی بە تایبەتی ڕێکەوتنی بەرگری مثلەن بۆ نمونە ئەم ڕێکەوتنە بۆ منەمە کراوە مەجموعەیە خاڵە پێویستی بە مەجموعەی پرۆتۆکۆلی ئیلحاقی هەیە پاشکۆ پاشکۆ هەیە وردەکاریەکان ڕوونکاتەوە بۆ نمونە هەموو ڕێکەوتنێکی ئاسایشی بەرگری پێویستە مرکزێکی فەرماندەیی هاوبەشی هەبێ ئەرکانی هاوبەشی هەبێ ئەم باسی ناکە ئەم ئەرکانە هاوبەشە ئەم فەرماندەی هاوبەشە لەکوێ دروستەکرێ چۆنە کامیان سەرۆکایەتیەکەن ئایا سەرۆکایەتیکردنەکەی دەوریە یان بە ئەنجومنی بەڕێوە ئەبرێ هیچ جێکێک لەمانە باز نەکراوە ئەمە یەکەم دووهەمینیان ئەم وڵاتانە مەترسی هاوبەشیان نییە سوودی هاوبەشیانەیە لە کاتێکا ڕێکەوتنی ئەمنی بۆ مەترسی هاوبەشەکرێ کاتی خۆی ئەساسی دروستبوونی ناتۆ پێشپێگرتن بوو لە بەرفرامبوونی تەوژمی شوعیەت یعنی ئەم وڵاتانە درکیان بە مەترسیەکی هاوبەش ئەکرد هاتن ڕێکەوتنێکیان کرد بەناوی ناتۆ وانە ئێستا باشە مەترسیەکانی سەر سعودیا زیاتر بۆ نمونە ئەتوانی بڵین مەسەلەن حوسیەکانی یەمەنە یان هەژمونی ئێرانە باش مەترسیەکانی سەر پاکستان هیندستان و ئەو باڵاتونڕەوەیە کە لەناو تالیبانە هەیە مەترسیەکانی سەر تورکیا ئیسرائیلە کاتە ئەم سێ دەوڵەتە پێکەوە هەر لە بنەڕەتەوە کە دانیشتون کۆبوونەتەوانێ ڕێکەوتنی ئاسایشی هاوبەشیان نییە سوودی هاوبەشیانێ سوودی هاوبەشەکان چۆنە لە کاتێکا سوودی هاوبەش بۆ ڕێکەوتنی تیجاریە بێ نەک بۆ ڕێکەوتنی سەربازی ئەم بابەتانە زۆر سێری لێ بەسەراتوانی زۆر تێکەڵاوە سوودی هاوبەش اتفاقاتی تیجاری ئابووریە بازرگانیە مەترسی هاوبەش اتفاقی ئەسکەری سەربازی ئەمەیە باشە ئەم وڵاتانە کە توی خوێندنەوەی بۆکەی کە خۆیمە لە قانون نەدوڵەتی وازەحە و هەموو ڕێکەوتن ئاسایشیانی کە هەیە بەم جۆرەیە ئێمە کەسەی ئەمانەکەین مەترسی ئاسایشەکانیان یعنی هاوبەش نییە سوودەکان هاوبەشە بۆ سوودەکان هاوبەشە ئەوان پێویستیان بە چەتری ئەتۆمی پاکستانەیە وانە پێویستیان بە چەتری ئەتۆمی پاکستانە وەکو دەوڵەتێکی ئیسلامی تاکە دەوڵەتی ئیسلامی کە چەکی ئەتۆمی هەیە بە جۆرێک لە جۆرەکان بربەستێک دروستکە بۆ ئەمانە کە هێرشێکی فراوان نەکرێتە سەریان هەوڵێکی ئەوە نەدرێ ینی هێرشێکی بەربڵاو یان شتێکی لەم جۆرانە ئەمە ئەوان پێویستیان لەو ڕۆ پاکستان پێویستی بەتوانای ئابوووریەکانی سعودیە سعودیە پێویستی بە لۆجستیکی تورکیا و بربەستی ئەتۆمی پاکستانە مەترسی هاوبەشی تیان نییە ئەم بەرژەوەندی هاوبەشە هەلە بەرەو ئەمە لە ڕۆ یەکێکی کە لە بابەتە زۆر سەیرەکان لەم ڕێکەوتنەیە ستانداردی چەکی سەربازیان یەک نییە بۆ منە ستانداردی چەکی سەربازی تورکیا ناتوێ نیە ستانداردی چەکی سەربازی مەسەلەن پاکستان بەشێکی گەورەی ناوخۆیە
بەشێکی چینیە بەشێکی ئەمریکیە سیانە ستانداردی چەکی بۆ نمونە سعودی ئەمریکیە ێ باشە خۆ ئەم سێ دەوڵەتە ئێستا بۆ منە پەیمانی ناتۆمانەیە ستانداردی چەکیانەکە ستانداردی چەکی ناتۆ ستانداردێکی جیاوازە بۆ منە زۆربەی وڵاتان ئێستا وڵاتێکی ناتۆ نبینی کلاشینکۆڤ بەکاربێنەوە نییە هەموو دەوڵەتانی ناتۆ بگەڕێ کلاشینکۆڤ نبینی لەبەری ستانداردێکی ئەسلحەی تایبەت بە خۆیانیانێ وانە ێ باش ئەم سێ دەوڵەتە ستانداردی چەکیان جیاوازە هەر بۆ ڕێکەوتنی ئاسایشی بەرگری نابن بۆیە زیاتر هەر لە یەکەم ڕۆژۆ منوتم چی ئەمە ڕێکەوتنێکی سەرکاغەزە دروستکردنی بەربەستێکی سیاسیە نمایشێکە زیاتر بەرامبەر تاران بۆی بتوانن جۆرێک لە بەربەستێک بۆ سعودیەکان دروست بکەن هێرش نەکرێتە سەری لەوە زیاتر ناکرینکرێ بابەتی تورکیا زۆر و ئیسرائیل زۆر یانی ئەوەی لە سووریا بۆ ڕوودەدا تقریبا دەخولەکێکمان ماوە کەمتر وڵاتە دەخولەکە بەڵێ سێکە ئێمە 18 ڕۆژ پێش جەنگ بیرمە زستان بوو لێرە بووین باسی تورکیامان کرد تورکیا و ئێران ئێمەوتمان تورکیا بە نیسبەتی ئیسرائیلەوانەیە ڕەنگێ لە هەنێ مووقیفە ئەگەر تورکەکان تەجاوز بکەن بە نیسبەتی ئیسرائیلەوانەیە بێ بە ئەولەویەتی استراتیژی بۆ ئیسرائیل وەکو هەڕەشە لەبەر کۆمەڵە فاکتەر سێکە خواستی تورکیا زیاتر بە ئاراستەی شێبڕکێکردنی خواستە استراتیژیەکانی ئیسرائیلارۆ ئیسرائیل ئێوێ بە دەوڵەتێکی زلهێزی ناوچەی ئێوە بێ بە داڵانێکی ئابووری گەورە خواست ئێوە بێ بە ڕێڕەوی گواستنەوە و دابینکردنی ئاسایشی وزە بۆ ئەوروپا ئێوێ وڵاتانی خلیج کەندا و بە کۆی گشتی و تا ڕادەیەکی زۆر وڵاتە ئیسلامیەکان لە چوارچەوەی پرۆسەیەکی پەیمانی ئیبراهیمی ئاسایشی سەربازی تەکنەلۆجیا پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە و لەم چوارچەوەیە کە سێ چوار گۆشەی جیاوازی هەیە ئیسرائیل ببێ بە زلهێزێکی ناوچێ جا ئەمە پێشتر کۆمەڵە ڕێکەوتنی بۆ کراوە نیمە مەسەلەن غەزە لێرە خوێندنەوەی بۆ کرێ بۆ منێکە لە فاکتەرەکان چییە ئەو گازەی کە لە کەناراوەکانی غەزە دۆزراوەتەوە پرۆژەی گازە مارلین باسی ئەوەکرێ تخمینە سەرەتایەکان گازی 15 ساڵی هەموو ئەچێتی ئەوروپا دابینەکە گازی 15 ساڵ و بۆ شەدیقەت بە لە بیدایەتی جەنگەکەوانێ پرۆسەی چۆڵکردنی غەزە هەیە گواستنەوەیان بۆ دەوڵەتی سێم هەیە وی ئیسرائیل پێویستی بەوەی غەزە چۆڵ بکە بۆی بتوانێت ئەو وەبەرهێنانە پێویستی بە دۆخێکی ئاسایشی ئەمنی هەیە وەکوانە شارۆچکەکانی لەوێ درێژە پێ بە کۆمەڵە شارۆچکەی ئیسرائیلی دروست بکە و بتوانێت چونکە هیچ دەوڵەتێکی زلهێز بە تایبەتی نە کۆمپانیا ئەمریکیەکان نە کۆمپانیا ئەوروپیەکان ئامادەی ئەویان نییە بێن بۆ بەرهێنان و پەرەپێدام کەن لە چێلگەیەکی غازا لە کەناراوەکانی غەزە کە ئەم دەوڵەتە جارێکە گرفتی ئاسایشی ئەمنی هەیە بۆی خودی خۆی هەر لە بیدایەتەوانەیە گەر دیقەت بی لە باکوورەوانەیە کە ئەم دانیشتوانی غەزا پاڵ پێوەڕان بەرەو باشوور بۆ خوارەوانێ بۆ دەروازەی ڕەفح لەگەڵ میسرا بۆ ئەوە بۆ وردە بتوانن پاڵیان پێوە بنێن دەربکرێن لە غەزە بۆی ناکرێت چاوەڕانی ئەوە بکەی دۆخی غەزە ئاسایی بێتەوە بۆیە دوای تێپەڕبوونی چەند ساڵیش دۆخی غەزە ئاسایی نەبووتەوە بۆی ئەو پرۆژەیە کە ئەمریکیەکان هەیەە بۆ بنیادنانەوەی غەزە تەنها ئیسرائیل دژێتی بۆ ئیسرائیل خواستی دوورمەودای استراتیژی بۆ بوو نەزلهێزێکی ناوچەی یەکێک لەوانەوەی غەزا بێت چۆڵ بکرێ هۆکارەکەشی یەکێ لەوانە گازە مارلینە چکە ئەو کەناراوانەی غەزا 15 ساڵ توانای دابینکردنی ئاسایشی وزەی لە ڕووی غازی ئەلەنجی و غازەوە هەیە بۆ ئەوروپا ئەمیشێکە لە فاکتەرەکان دوو هەمینیان دروستکردنی کۆریدۆری ئایمەکە من چەند جار لەم بەرنامەی باسم کرد بەداخۆی من لە ناو کوردستان ئەم دیرگا استراتیژیەمان نییە بۆ تێگەشتن واشنگتن پۆز وای ود CNN وای ود یعنی ئەمانە ئێمە لە ناو هەناوی کوردستان لە ناو هەناوی هەموو ئەم گرفتە و ئاسایشی و ئەمنیانەیە هەیە کە لە دنیای ئەگوزارێ بۆی پێویستمان بەخوێندنەوەی لەسەر تورکیا ئەمە ئەو خەونەیە کە ئیسرائیلێتی سەیرەکەی ئەم خەونەی ئیسرائیل لەگەڵ خەونە تورکیەکە تێگیرێ خەونە تورکیەکە ژەمان شێوەیە تورکیاش هەمان پێگەی ئەوێ بکە تورکیا ئەوێ بێتە دەوڵەتێکی زلهێزی ناوچەی لە ڕێی دوو فاکتەرەوە فاکتەری تۆرانیزم بەستنەوەی وڵاتانی چوارچێوەی قەوقاس لەگەڵ ئاسیای ناوەڕاست ئازەربایجان تورکمەنستان ئۆزبەکستان تاجیکستان ئەم خەتە ڕاستە هەمویان تورک نین بەڵام پێوترێت داڵانی تۆرانیزم بەستنەوەی چین بە ئەوروپاوە بە محوەریەتی تورکیا لێرە نەژادەکە ئیشەکە
مەسلەی تۆرانیەت ئیشەکە مەسلەی تورکبوون لەو داڵانە ئیشەکە لە خوارەوانێ تیۆرێکی کە ئیشەکە نیو عوسمانیزمی پێوتریانی عوسمانیەتی نوێ بۆ وڵاتەکانی وڵاتە ئیسلامیەکان وڵاتە سونە مەذهبەکان نیو عوسمانیزمەکە ئیشەکە بە دروستکردنی کۆمەڵێک کۆریدۆر ئەویش یەکێ لەوانە کۆریدۆری گەشە بوو کە بەندەری فاوی ئەبەستەوانێ بە تورکیاوە یەکێکی کە لەوانە بەندەری پرۆژەی حیجازە یاڵی ئاسنینی کۆنی حیجاز ببەسێتەوە بینەوە بۆیە بینیمان کاتێک ڕەجەب تەیب ئەردۆغان پرۆژەی دەسەڵاتی بەشار ئەسەد ڕووخا وتی ئێمە ئەرکەمێژوویەکەمان ئەنجاممە ئەی خەونە عوسمانیە گەورەکە بۆی تورکیاش هەمان خواستی هەیە بۆ زلهێز بوون هەم ببێتە ناوەندێکی دابینکردنی ئاسایشی وزە بۆ ئەوروپا هەم ببێتە زلهێزێکی ناوچەیی هەم سیستەمێکی سەربازی ئاسایشی ناوچەیی دابین بکە بە محوەریەتی تورکیا لە ڕووی پێگەی سەربازیەوانێت تا ڕادێکی ئیسرائیلەوە لە سووریە ئەمە دۆخەکەیانی ئەم دوو دەوڵەتە لە ڕووی استراتیژیستەوانێ بەر یەکتری کەوتو بەڵام دەوڵەتی زلهێز یا تا ڕادەیەک زلهێز ئەو دەوڵەتانن کە ململانەکانی خۆیانە بنە دەرەوەی سنوورەکانی خۆن باشە بۆیە ئەمە پێشتر لەسەر مێزە باسیەوەمان کرد عێراق سووریا لوبنان دەوڵەتی خۆڵەمێشین لە کاتی وەستانی جەنگە گەورەکە ململانەکان ئەگوازرێتەوە بۆ دەوڵەتی خۆڵەمێشی بۆیە ئەم ململانێ و گوشارە لە لوبنانەوە تا عێراق دەست پێیەکان نەوەستاوە خوێندنەوە استراتیژیە دوورمەوداکە ئاوایە باشە بۆیە لێرە تەقابولی بەرژەوەندیەکانی ئیسرائیل تورکیا ڕوەدا بەریەکەوتنی بەرژەوەندیەکانە چونکە تورکیا ئەو خەونەی هەیە طبعا سووریاشی تێدایە ئەوەی کە تورکیاوێت سووریاشی تێدایە ئیسرائیلیش ئەو خەونەی هەیە وەیە ئیسرائیل ناتوانێت دەستبەرداری سووریا بێ تورکەکان بنکە و بارەگای سەربازی تیا بکەنەوانێ بنکەی سەربازی تیا بکەنەوە ڕاداری عسکەری تیادا بنێن وردە لە ڕۆی دابینکردنی ئاسایش و دابینکردنی ئاسایشی دا مستقبلی سووریا گرێدراو بێ بە ئەنقەرەوە ئەوان پێدادانی سەربازی ئەوە ئیسرائیل خۆی بنکەکانی بردومان کە پێشتریش لە ماوەی ڕابردووە ئەم جارەژە گەبر ئایا تورکیا وەڵامی سەربازی ناوێ تورکیا ئیسرائیل زۆر حەزەکە ئیسرائیل زۆر حەزەکە بەڵام ئێمە یەک شتەیە بیرمان نەچێ سیاسەتی دەرەوەی ئەنقەرە جیاوازە دۆگمانیە سیاستێکە لەسەر بنەمای واقعیت بنیانراوە بۆیە لە قۆناغێکە لەسەر نوچی ململانەی جەمال خاشوقچی لەگەڵ وڵاتانی وەکو سعودیا گەشتنە خراپترین پەیوەندی دیبلۆماسی ئێستا ئەمڕۆ تورکیا لەگەڵ سعودیا پەیمانی استراتیژی ئاسایشی بەرگری هەیە سەردەمێک لە سەردەمەکان لەسەر کودەتای محەممەد مورسی لە میسر پەیوەندیەکانی لەگەڵ میسر و لەگەڵ سعودیا و لەگەڵ ئیمارات و لەگەڵ زۆرێک لە وڵاتانی کەندا و تێکدا ئەوانیش هاتن ئەوە پرۆژە گەمارۆ مێژوویەکان قسە سەر قەتەر و لە دوای ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی قەتەر دەست پێشخەری کرد بۆی تورکیاشتوانە پەیوەندیەکانی ئاسایی کە تورکیای چێک لەو دڵتانی باشترین پەیوەندی هەیە لەگەڵ وڵاتانی کەدا مەقسەدم لە چییە پێکدادانی سەربازی من ئەوان جارە دیار نییە بەڵام خواستی تورکیا چۆنە تورکیای چێک لەو دڵتانی واقعگەرایە لە سیاسەتی دەرەوەی دۆگمانیە گرفتی ئێرانەکان چیە گرفتی ئێرانەکانەوێ کۆمەڵێک خواستی استراتیژیانەیە ئایدۆلۆژیانەیە ناتوان دەست بەرداری بن چکە طبیعەتی سیستەمەکە بەرمەبنای ئەو خواستە استراتیژیە ئایدۆلۆژیانە بنیانراوە بەڵام خواستی دەوڵەتی کە ئەردۆگان خواستەکان ڕەنگە هەنێک بابەتی مەسەلەن مێژووی و زیندووکردنەوەی عوسمانیەتی نوێ و ئەوانەی پێوە دیار بێ بەڵام دوجار دۆگمانیە بۆی ئەردۆگان توانایەکی ئەوەی هەیە بۆ لە خۆگونجاندن و ئالم گۆشەیەوە کە تورکەکان درچیان بۆ مەترسیە کردووە زانیویانە ئەوەی کە دوێ ئەمڕۆ ڕۆژنامەی فارن ئەفرێز باسی کرد کە پرۆژەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی داڕمان بووە تورکەکان لەم سۆنگەیەوە پێشتر خوێندنەوەی ئەویان هەبووە کە ئەم ناوچەیە بەرەو ئەمان قارە ئەڕوە و ئەم داڕمانە ئەمریکی ڕوو ئەدا و ئەمریکا داڕمان ئەمریکیەکە چێ بە پوختی ئەمریکا ئەوەنیە بۆ نسا ئەمریکا لە ڕێگەی ئەوە توانێتی مەسەن ئەم هەموو بنکەکانی تقریبا بەرەو چۆڵکردنە ڕوانیە لە ناوچەکە خۆ واشنگتن پۆستی راپۆرتێکی شیکاری دوور درێژی لەسەر نووسی دەڵێن ئێران بەنیازە بنکەکانی لە ئەوروپاش بردومان کە شتێکی وها ئەو جارە زۆر زووە ئەجابا بەتەکە شتێکە لەک بۆیە مەقسەدم لە چێت تورکەکان ئەم واقعگەریە سیاسیە کە هەیان بووە ئەم داهاتووبینیە کە هەیان بووە هۆکاریەوە بووە یەکێک لە فاکتەرەکان بۆ پرۆسەی دانوستان لە باکوور ئەمەیە جا ئەمە لێرە وەکو کورد ڕوبەری گرفتە بیرە بە پوختێگەر باشە گرفتەکەمانمە وەڵا کاتمانەوە بەس بە ڕوبەری گرفتە بینەوانێ ئایا
پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ کورد یعنی چۆنەڵی دانان بە بەشێک لە مافەکانی کورد و بەخەباتی ڕەوای کورد لە باکوور گەشتنی دەوڵەتی تورکە لە ناوخۆ وەکو میکانیزمێکی ناوخۆیی بەوەی کە پێویستی بەوەیە پرسەکە چارەسەرکە یا درکردنە بە مەترسیەکانی دەرەوە ئەگەر درکردن بێ لەمە بە مەترسیەکانی دەرەوە کورد سوودی لێوە ناگری وڵی ناڵی سوودی لێوەرناگرێت بەس دوجار کارکردی دەرەوە هۆکارە ناوخۆ داینەمیکێتی ناوخۆی نیە بەشێک لە هۆکاریەوەی کە خودی پارتی داد و گەشەپێدان ڕوبڕی ڕخنەبووەوە لە ناوخۆی تورکایە هی ئەوەیە زمینەی ناوخۆ ئامادە نەکراوە بۆم پرۆسی ئاشتیە بۆش زمینی ناوخۆ ئامادە نەکراوە بۆم پرۆسی ئاشتیە چونکە بڕیارێکی سیاسی ناوخۆیی نەبووە کە دەوڵەتی تورک مەبەستی بێمێ زیاتر درکردنە بە واقع ئەستراتیژەی کە لە منتیقەکە گوزارێ بە پاشەکشەکردنی ئەمریکا بەوەی کە ئەکرێ تورکیا و ئیسرائیل ڕوبەڕووی یەکتری ببنەوانێ مەترسی وجودی بۆ سەر دەوڵەتی تورک دروست بێ وەلایە کوردەکان بتوانن ینی چۆن ئەڵی گەورەترین فشار لە سەر داهاتووی دەوڵەتی تورکیا و ئەردۆغان بکەن بۆیە وەکو واقعگەراییەک لە سیاسەتی خارجی درکیان بەوە کردووە کە پێویستیان بەوەیە لەم قۆناغەیە پەیوەندیەکانیان لەگەڵ کووردا بۆ بەشێک لە پرۆسی ئاشتی بەرنە پێشەوە سوپاس دەکەین کە توانە عومەر لێ کۆڕە لە ئاسایشی نێودەوڵەتیمان دوان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ